سنووری شێوەکار یەکەم پێشانگای تایبەتی خۆی ئەکاتەوە. ئەمەژێ بۆ کردووە کە بۆیە یەکەمین پێشانگای تایبەتی خۆی بە تەواوی تابلۆکانی گزارشت و وە بڵێن باسکردنە لە خەمی ئازارەکانی ژل لە کۆمەڵگای ئەوە. ئەم جارە بە شێوازێکی جیاواز باز لە تەواوی پێگەکانی ژن ئەکات و باز لە ئازارەکانی ژن ئەکات کە بە شێوازێکی جیاواز وە لە ڕێگەی تابلۆکانەوە نەخشاندوێتی و پێشکەش بە چاوی بینەرانیەکات. هونەرمەندی شێوەکار سنوور لە یەکەم هەنگاوی هونەریدا پێشانگا تایبەتەکەی تەرخان دەکات بۆ تەرخستنی ئازارەکانی ژنان و ئەو ئاستەنگ و مەینەتیانەی لە کۆمەڵگەدا ڕوبەڕووی ژنان دەبنەوە. سنوور باز لەوە دەکات کە چیرۆکە تراژیدیەکانی ژنان لە کۆمەڵگەکەی ئەو داوای کردووە کە وەکو شێوەکارێک بە بەرپرسیارەتی بکات و لە ڕێگەی نەخشاندنی تابلۆکانیەوە بەهرە و هونەرەکەی بۆ شێرکردنەوە و گەیاندنی پەیامە تایبەتەکەی بە پرسی ژنان تەرخان بکە. زۆرتر من بە ڕەنگی زەیتی ئیش دەکەم لەسەر کانڤاس، بەڵام لەو پێشانگادا هەندێک ڕەنگی زەیتی و ماتێریاڵی تریشەیە کە لەسەر قوماشی وەک قوماشی پەردە یان قوماشی ئاسایی ئیشم کردو، ڕەنگی ئەکریلیکیشی تێدایە. من پێم وایە سەرنجڕاکێش بوو بۆ بینەرەکانیش، بەڵێ پێم وایە سەرنجڕاکێش بوو و حەزیان لێی بوو. لەبەروێ من لێرە دەستم بە ئیش کردو و لێرەش یەکەم پێشانگای تایبەتی خۆم کردوێتەوە. بەڕاستی زۆر پێی خۆشحاڵم. سپاس بۆ هەموویان.